ئازیزانی هێنارتی سڵاوتان لەبێ لە چەند ڕۆژی ڕابردوودا یەکێک لە ڕووداوە سیاسیە گرنگەکانمان بینی ئەویش بەڕێوەچوونی هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو. لەم بەرنامەیەدا شیکردنەوە بۆ چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردنەکانی ئەمریکا و چۆنێتی گواستنەوەی ئەو سیستمی هەڵبژاردن دەکەین بۆ هەرێمی کوردستان بە میوانداری هاوڕێ تۆفیق بەڕێوەبەری گشتی ئۆفیسی سلێمانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان. کاک هاوڕێ زۆر بەخێر بێت. سوپاسانەکەم. کاک هاوڕێ سەرەتا دەمەوێت شیکردنەوەیەک بکەی بۆ سیستمی هەڵبژاردن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دیارە بێگومان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو یەکێک لە شارستانیە تازە و ئەتوانین بڵێن شارستانیە مەزنەکانی دنیا لەبەر ڕۆژنایی دەستووری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە لە ساڵی 1984 نووسراوە ئاماژە بە شێوازی حکمڕانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کراوە وەکو سیستەمێکی سەرۆکایەتی دیموکراتی و بە گوێرەی سیستەمی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبەر ڕۆژنایی دەستوور پەیڕەوی سیستەمێکەکەن لە هەڵبژاردن پێوترێت سیستەمی زۆرینە ئەوی بە عەرەبی پێوترێت نظامی ئەخلەویە و لە ناو سیستەمی زۆرینەیە پەیڕەوی جۆرێک لە سیستەمی هەڵبژاردنەکەن پێوترێت براوەی یەکەم واتە فائیزل ئەوەل کە ئەمە سیستەمێکە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پێڕەوەکرێ بە پێچەوانەی بەشێک لە وڵاتانی خۆراوە. بۆ نمونە لە فەڕەنساش سیستەمی سەرۆکایەتی پێڕەوەکرێ بەڵام سیستەمی براوەی یەکەمەوەی بە عەرەبی پێوترێت فائیزل ئەوەل پەیڕەو ناکرێ بەڵکو سیستەمی دووخول پێڕەوەکرێ. لە هەمان کاتا دابشکردنی پرۆسەی بەڕێوەبردننی دەنگدان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە لەسەر بنەمای ژمارەی کۆنگرێسە. دیارە سیستەمی یاسادانان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دوو ئەنجومەن پێک دێ. ئەنجومەنی نوێنەران کە لەسەر ئەساسی بنەمای ژماری دانیشتوانە و هەروەها ئەنجومەنی پیران یاخود ناوێکی تریشی هەیە پێڵەن ئەنجومەنی سینات کە ئەمە لەسەر ئەساسی یەکسانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە کە پێک هاتووە لە 50 ویلایەت و هەر ویلایەتێک دوو نوێنەری هەیە کە ئاکاتە 300 و بەم شێوەیە ژمارەی ئەندامانی ئەنجومەنی کۆنگرێسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پێک هاتووە لە 385 ئەندام کە سەتیان نوێنەرایەتی کۆنگرێسەکەن و باقیەکەی تری ئەنجومەنی نوێنەرانەکەن. ئەمە جگە لەوەی کە سیانیش نوێنەرایەتی وڵاتی واشنگتۆنەکەن بەڵام لە کۆنگرێس مافی دەنگدانیان نیە. بەم جۆرە ببوورە 535 ئەندامە بە سیانی کۆنگرێسەوە کاتە 538 وە بۆ ئەوەی سەرۆک لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەربچێت گەلی ئەمریکا ڕاستەخۆ دەنگ نادا بە سەرۆک بەڵکو دەنگەدات بە نوێنەری ویلایەتەکان لە هەر ویلایەتێکان نوێنەر هەیە وەکو ئاماژەم بۆ کرد 538 پاڵێوراو هەیە دەبێت سەرۆک 50 زائیدەنی یەشی ئەو پاڵێوراوانە کە ئەبرێنەوە لە ویلایەتەکان ئەوان دوایی متمانی خوانێن بە یەکێک لود و پاڵێوراوی بۆکو پاڵێوراوی سەرۆکایەتی ماونەتەوە. بەم شێوەیە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو بینیمان ئۆباما 206 و هەروەها ڕۆمنی 203 هێنا. خاستەتێکی دیکە کە سیستەمی هەڵبژاردن لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پێناسرێت ئەویش ئەوەیە کە لەوێت لە هەر ویلایەتێک بەڕێوەبەرایەتیەک تەرخانەکرێ بۆ بەڕێوەبردننی پرۆسی هەڵبژاردنەکە لە هەمان کاتا شێوازی هەڵبژاردن لەوێ شێوازێکە توانراوە سوود لە تەکنۆلۆژیای سەردەم وەربژیرێ و ئەمە گەرانتی پاک و بێگەردی و خێرایی و کەمی تێچوونی بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردنەکە دروست کردووە. بۆ نمونە هاوڵاتیانی ئەمریکا توان لە ڕێگەی نامەی ئەلکترۆنیەوە دەنگی خۆیان بدەن تەنانەت لە ئەوانەی کە لە ناسا ئیشەکەن و لە ئاسمانن ئەوانش بە ئەلکترۆنی دەنگی خۆیاندا و بەشداری دەنگدانەکەیان کرد. ئەمە جگەلەوەی دەنگدانی پۆست هەیە. ئەمە جگەلەوەی دەنگدانیشی تریشەیە هاوشێوەی ئەوەی کە لە کوردستان و عێراقا پێڕەوەکرێت کە دەنگدران ڕاستەوخۆچن بۆ ناوەندەکانی دەنگدان. خاستەتیشی ترکە توانین ئاماژەی پێ بکەین کە ئەمان ڕەهەندێکی دموکراسی هەیە و کەمتر لایەنێکی هونەریە عرفێک لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو عرفێکی دموکراتی پێڕەوەکرێت لە کامپینی هەڵبژاردنە دوو ڕکابەرە سەرێشیەکە کە ماونەتەوە پەیڕەوی دیمانی تەلەڤیزیۆنیەکان دیبیتەکەن و لەوێ بەرنامە و پرۆگرامەکانی خۆیان پێشکەشی گەلی ئەمریکاکەن ڕوبەڕوو و ڕاشکاوانە ڕوبەڕووی یەکتری بنەوە و گەلی ئەمریکا تەماشایەکە و پرسیاریان لێ ئەکرێ واتە دەنگدەری ئەمریکی لەبەردەم دوو دنیابینی دوو بەرنامە دوو گوتار و ئەمە کۆمەکردنە بە دەنگدەرێک کە دەنگدەرێکە لەبەردەم بەرنمەیەکە کە بە وشیارانە مامەڵاکە بڕیارەکانی بڕیاری سۆز ئامێز نین لە چوارچێوەی ئاهەنگ و مۆزیک و گۆرانی و هەڵپەرچێ و سرود و دیارە بێگومان ئەوان ئەم جۆرە کەرنەڤاڵانەش ئەنجامەدەن بەڵام ئەوەی کە خاڵی جەوهەریە لە کۆمەلگای ئەمریکی کە دیارەوە پەیوەندی بە سروشتی سیستەمی کۆمەلگای ئەمریکیەوە هەیە و کۆمەلگایکی وشار بریتە لە تێڕوانین لە بەرنمەکانی سەرۆک هەر لە بە ڕۆژنایی ئەوەیەوەکو بینیمان کە ئۆباما سەرکەوتنی بەدەستێنا و ئەبێ و زانیاریش بڵێ لە سروشتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەمیشە سەرۆک بۆ خولی دووهەم
براوە ئەبێ بە شێوەیەشی گشتی تا ڕادەیەک عرفێکی شەپێڕەوەکرێ جگەل لە جیمی کارتەر کە لە زمانی ئەوانەی توانی خولی دووەم بۆ دیاریکراو هەیە بۆ ئەو دووبارە بوون بۆ کارەکە پەیوەندی بە دوو بابەتەوەی بابەتیشانەوەیە کە هەو کەسە خۆی سەرۆکە توانیوێتی لە ماوەی 4 ساڵە کۆمەڵێک کار بکە و ئەو کارانە ئەبێتە بەرهەمێک بۆ ڕای گشتی بۆ نمونە ئۆباما بەهۆی ئەوەی سەرۆکە ئەگە سەرۆک نەبووە ئەو چانسەی نابوو توانیتی لە پرۆسەی قەیرانی دارایی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە شێوەیەک لە شێوەکان ئەمریکا لە ڕوخانێکی ئابووری گەورە ڕزگارکە و سیاسەتێک پێڕەوکاکە وەکو فریادڕەسێکی سیاسی بۆ ئابووری ئەمریکا دەرکەوێت ئەمە ئەگەر پات بە سەرۆک نەبێ ئەم چانسە بۆ ڕۆمنی نییە چانسی ڕۆمنی تەنها و چانسە بوو کە ڕەخنە بگرێت لە ئۆباما لەلایەشی تریش بەڵێنی کاربا بەڵام ئۆباما بەهۆی ئەوەی کە 4 ساڵە سەرۆکە لە ماوەی ئەم 4 ساڵە ئەو کار و کردوانەی کردوێتی وەکو کەرەسەیەشی بانگەشەکردن بەکارهێنێ و ئەمە چانس و دەرفەتیشی پێەیە بۆیە بە سروش لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەمیشە پێشبینی ئەوەکرێ ئەوەی کە سەرۆکە و خولی دووەمیش بیباتەوە مەجگەلەوەی کە ئۆباما پێڕەوی سیاسەتیشی کردووە کە تا ڕادەیەک سیاسەتیشی گرنگجیدانە بەکاری ناوخۆی ئەمریکا ئەوەی کە پەیوەندی بە بواری گارانتی تەندروستی و بواری کۆمەڵایەتی و هەروەها بواری ئابووریەوە هەیە بەڵێ دەمەوێت هەر لێرەوە جیاوازیە بکەین لە نێوان ئەو سیستمی کە لە ئەمریکا هەیە بۆ هەڵبژاردن لەگەڵ سیستمەکانی دیکەی وڵاتانی خۆراوە بەڵێ دیارە بێگومان ئەوەی سیستەمی هەڵبژاردن بڕیاری لێدرێ بە دوو جۆرە هەندێک وڵاتەیە لە دەستورەکە دیاری کردو هەندێک وڵاتەیە دەستورەکە دیاری ناکە بەڵکو ئەمێنێتەوە بۆ پەرلەمانی ئەو وڵاتە و پەرلەمانی ئەو وڵاتە لە هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێکی دیکە پەیڕەوی جۆرێک لە یاسا هەڵبژاردنەکە و ئەگەر بشبینی بابەتی یاسا هەڵبژاردن ئێساکەیشێکە لە بابەتە ئاڵۆزەکان نزیکتر بڕۆین تەماشا بکە لە عێراقا یاسا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەتابێت ئەوەی کەرکووک کە تا یاسا پەسەند نەکراوە چ مشت و مڕێکی گەورەی سیاسی لێکەوتوتەوە یاسا هەڵبژاردننی کویت ببینین خۆپیشاندان و بارودۆخێکی دروست کردووە کە ئێستاکە کوێت لە دوورگەیەکی پسوشی سیاسی داخراوە لە بەردەم هەڵوشانەوەیشی تەواوەتیەوە بە پاشا و ئەمیری کوێت بڕیاریدا یاسا هەڵبژاردنەکە جارێکی کە بیخاتە بەردەم دادگای دەسووری بۆ ئەوەی تانی لێبداوە گەرتانەکەی دروست بوو ئامادەیە مەرسومێ دەرکا بۆ پێداچوونەوەی لە ئەمریکا پەیڕەوی سیستەمێک گەکرێوەکو پێموتی سیستەمی زۆرینەیە و ئەو سیستەمی زۆرینەیە جۆرێکی لە پێڕەوەکرێ براوەی یەکەمەواتە لە ویلایەتێکە چەند کەسێک با بڵێن لە ویلایەتی کالیفۆرنیا چەند پاڵێوراوێکەیە کە نوێنەری حیزبەکانن ئەمانە هاوڵاتیانی ئەمریکی ئەڕۆن دەنگەدەن بە پاڵێوراوانە کام لەم پاڵێوراوانە زۆترین دەنجی هێنا ئەبێ بە براوەی ئەو ویلایەتە هەموو ویلایەتەکان پاڵێوراوەکان دوای کۆکرێنەوە دیارە کۆمەڵێ براوەی لێ دەرەچێ لەو براوانەیە کە سەرجەمیان بەقەدەر ژمارەی کۆنگرێسن کە 538 کەسە ئەبێ 50 زایدیەکی ئەو پاڵێوراوانە دەنگ بدا بە یەکێک لە پاڵێوراوەکانی سەرۆکایەتی و بۆ جۆرە سەرۆک لە وڵاتەکە دیاریەکرێت بەڵام لە وڵاتانی دیکەی ئەوروپا بۆ نمونۆک و فەڕەنسا مێنایەوە هەر سیستەمی زۆرینە پەیڕەوەکرێ بەڵام سیستەمی دوو خول واتە لە خولی یەکەما کۆمەڵێ پاڵێورا و کێبڕکەکەن و ئەوانە دوو پاڵێوراوی سەرێکی ئەمێنێتەوە پاشان ئەو دوانیتر ئەوەی خاڵیشی گرنگە کە منەمێ ئاماژی پێ بکەم لە ئەمریکایە بۆ ئەوەی سیستەمی جاکردنەوەی دەسەڵاتەکان پرەنسیپی جاکردنەوەی دەسەڵاتەکان لە چوارچێوەی سەروەری یاسا و دەوڵەتی دیموکرات لە یەک کاتە هەڵبژاردنەکان لە یەک کاتی دیاریکراوە ئەنجام نادرێ مەبەستم چییە مەسمەوەیە سەرۆک 4 ساڵ جارەکە ئەنجومەنی نوێنەران 2 ساڵ جارەکە ئەمە نرخێکی گرنگی هەیە نرخەکەی ئەوەیە کە زۆر جار سەرۆک لە حیزبی کۆماریە بەڵام ئەنجومەنی نوێنەران کە دەسەڵاتی چاودێری کردن و یاسادانانە بە پێچەوانەوە لە حیزبی دموکراتیە هەندێک جاریش ڕێکەوتووە کە هەردووشیان وابێ بۆ ئەمە یارمەتی ئەوە ئەدا کە بەڕاستی دەسەڵاتەکان لێکتری جا بمنەوە لە باری عملیە چونکە ئەگەر لێ کاتە هەڵبژاردنەکان بکرێ وەکو ئەوەی کە ئێستا لە عێراق و کوردستان پێڕەوەکرێ کە حیزبێک براوە ئەبێ یعنی لە دەسەڵاتی جێبەجێکردنیش براوەیە لە هەموو دەسەڵاتەکانی کەش براوە بەڵام لە ئەمریکانە ئەنجومەنی نوێنەران 2 ساڵ جارێگەکرێ سیستەمی سەرۆکایەتی سەرۆک 4 ساڵ جارێگەکرێ ئەمە وای کردووە کە دەسەڵاتی یاسادانان چاودێریکردن لەگەڵ سەرۆکە دوو کاتی جیاواز بن و زۆر جاریش دوو گروپی جیاوازە بن زۆر باشە کاکاوڕێ لە سەرەتای دروستبوونی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە هەتاوەکو ئێستا نەمان بینیوە ئافرەت ببێتە سەرۆکی ئەو وڵاتە ئەمە وەکو خەوشێک لەسەر دیموکراسی واتە خەوشێک بۆ دیموکراسی ئەمریکا تەماشا ناکرێ بێگومان ئەمریکا تەحەدایشی گەورە هەبوو تێپەڕان تەحەدای ئەوەی کە توانم بڵم لە مەسلەی ئافرەت گەورەترایش مەسلەی ڕەگەزپەرستی سپی پێس و ڕەشپێس ئۆباما توانیتی لەباری نرخی شارستانی دیموکراسی دارە ئێمە لێرە بۆمان نییە بانگەشە بۆ ئەمریکا بکەین بەڵام قسەمان لەسەر خوێندنەوەیە کە بەرامبەر بە تاقیکردنەوەیکی دیموکراسی بوونی ئۆباما لە خولی یەکەم و لەم خولەشە ئاماژەیەکی ڕاستەقینەیە کە دیموکراسێتی ئەمریکی دیموکراتێتیشی ئەوەندە خەمبڵیوە توانیتی
ئەو لەمپەرە دەرونیە تەمان لە ڕووی دەستوری و لە ڕووی قانونیەوە دەمێکە ئەو لەمپەرە نەماوە بەڵام لە بەهاری دەرونیەوە کۆمەلگای ئەمریکی بە دنیای وت کە دموکراتێتی ئەمریکی دیموکراتێتێکە ئەتوانێت ڕەگەسپەرستی ڕەشپێس و سپیپێسیش تێپەڕێنێت زۆر باشە وا بۆ مەنیسبەت ئافرەت ببوورە هیلاری کلینتن ئەگەر لا دەبێت لە خولی پێشووی ئۆبامایەکێک بوو لە کاندیدە بەهێزەکان بەڵام بەهۆی ئەوەی کە پێم وایە دەنگدەری ئەمریکی ویست قۆناغی ڕەگەسپەرستی ڕەش و سپیپێ مەبەستەکەمەوە بوو کە بگاتە کورسی دەسەڵات و بێتە سەرۆکی ئەمریکا بێگومانەوەی شەکە لەو شتانە بەڵام من پێم وایە تەنها مەسەلەکە ڕەنگە ڕێکەوت بێ گەر دیموکراتێتی ئەمریکی شەپەڕانوە ئاشکرا ینی کە ئەمریکا وڵاتێکی فرەنەتەوەیە فرەنەژادە بەپی هینی ئێوە خوێندنەوەی ئێوە تاوەکو ئێستا چ نەژادێک چ نەتەوەیەک لە ئەمریکادا زۆرترین خولی هەڵبژاردنەکان توانیوانە بگەنە سەرۆکایەتی بێگومان لەوێ لە ئەمریکا وەکو هەموو لە ئاگادارە ئەمریکا وڵاتێکە کە ناسنامەکەی ناسنامەی ئەمریکایە ناسنامەی دەوڵەتێکی قەومی نییە و تێکەڵەیە لە سەدان پێکاتەی نەتەوەی و ئاینی بەڵام ئەوەی ئەمریکا با بەڕێوە بریتە لە ئاینی ئەو هێزەی وەکو لۆبیەکی شاراوە لە سیاسەتی ئەمریکی و دروستکردنی بڕیاری سیاسی ئەمریکا بریتە لە لۆبی جوولەکە لۆبی جوولەکە لۆبیەکە کە ئەو بڕیار بەدەستی سیاسیە و ئەو بڕیار بەدەستی ئابوووریە لە ڕاستیە ئەماتوانی بڵین لە بەردەم ئەمریکا وەکو بڕیاری سیاسی نەک ئەمریکا وەکو شارستانیت ئێمە لە بەردەم شتەکان کە ناوی مۆدلی بابلین ئەوی پێوترێت جوولەکە حکومڕانیکردنی جوولەکە هەر بۆیە دیقەتەی هەموو پاڵەوراوەکان کێبڕکیان لەسەر ئەوەی لە بانگەشی هەڵبژاردە باسی ئەوواکان کە چۆن ئیسرائیل ئەپارێزین چۆن ئاسایشی ئیسرائیلی ئەپارێزین چۆن کارێکی وا ئەەکەین ینی مێشەکە لەو گرەوانەی کە پاڵێوراوەکان لەگەڵ دەنگدەرەکانە ئەیکەن گرەوی پاراستنی پەیامی ئیسرائیل وەکو مۆدلێکی جوولەکە ینی ئەگەر بە مەفهومی لۆبی تەماشای بکەین ئەوەی کە لە ئەمریکا خاوەن هێزی گەورەیەوە بەمانە جێبەجێکردنەکەی نەک بەمانە جەوهرە دیموکراسی و شارستانی و مێژوویەکەی بریتە لە لۆبی جوولەکە زۆر باشە کاکەورەتا چەند ممکنە ئەم سیستەمە بگوێزرێتەوە بۆ هەرێمی کوردستان ئێمە بێ بە شێوەیەشی تر قسە لەسەرم بابەتە بکەین ئەگەر دیقەت بێ سیستەمی سیاسی هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە ئێمە ئەزمموی حکومڕانیمان کەم بوو وەکو میلەتانی تر کە خاوەنی 100 ساڵ و 200 ساڵ و 1000 ساڵن ئێمە ئەو سیستەمەی کە پەیڕەویەکەین بریتە لە سیستەمی ڕێژەی تەمسیلی نسبی واتە بەرامبەر بە ڕێژەیە دەنگ نوێنەرێکی بۆ دیارەکەین جاران لیستی داخراوە بوو ئێستا لیستی نیمچەکراوەشە و بە ژێرەی یاساکانی هەڵبژاردن لە وڵاتی ئێمە کە پەیڕەوەکرێ پەرلەمان و سەرۆکی هەرێم لە یەک کاتە هەڵبژاردننی بۆکرێ ئەگەر دیقەت بی لە ئەمریکا لە زۆر وڵاتی دیکە ئەمە بە پێچەوانەوەیە چکە ئەو حیزبەی کە لە پەرلەمانە براوا بێ بە دڵنیاییەوە هەر نوێنەرەکەی ئەوی ژەبێ بە سەرۆکی وڵاتەکە حکوومەتی شەری ئەوە بێ واتە ئەگەر حیزبی ئەلیف براوە بوو پەرلەمان هی ئەوە حکوومەتی ئەوە سەرۆکی هەرێمیژی ئەوە و ئەگەر دۆڕانەکەی زۆر کوشندا بێ بە تەواوەتی لە ژیانی سیاسی دەرەکرێ سەرۆکاتی هەرێمی لە دەستەچێ حکوومەتی لە دەرەستەچێ پەرلەمانی لە دەستەچێ و ئەمە ناهێڵێ پرەنسیپی جاکردنەوەی دەسەڵاتەکان تحقیق ببێت چکە ئەو حیزبەی کە پەرلەمانەکە هی خۆی بێ حکوومەتەکەشی خۆی بێ بە تەشید پەرلەمان ناچێ بە دوواداسوونیی ورد بۆ حکوومەتەکە بکە و حکوومەتە لە بەرچاوی ڕایگشتی ناشرین بکە یا بچێ متمانە لە سەرۆکی وڵاتەکە بسێنێتەوە کە حیزبەکەی خۆیەتی بەعکسەوە هەوڵەدا بێ یەک تیم بۆ ئەوەی حیزبەکەی خۆی سەرکەوێ بەس ئەگەر هاتوو سەرۆکی هەرێمی کوردستان دیارە مە قسەمان لەسەر هیچ تاکە کەسێک نییە وەکو بەڕێزێک قسەمان لەسەر مۆدلی حکومڕانی سیاسیە بۆ نمونە کاتەکانیان جیاواز بوو پێچێ سەرۆکی هەرێم لە حیزبی ئەلیف بێ بەڵام دوای 2 ساڵی کە لە بەرەوەی کاتەکەی جیاوازە پەرلەمانەکە سەر بە حیزبێکی ترا ئەو کاتە بەڕاستی ئەو ممارەسەی جاکردنەوەی دەسەڵات و چاودێریکردنە لە ژیانی سیاسی ئێمە باشە من پرسیارەکەم زیاترەوە بوو کە چۆن دەتوانرێت ئەم سیستەمە بگوێزینەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام بەرلەوە ماوەیەک لەمەوبەر دەنگۆیەکە بوو لەسەرەوەی کە دەستور هەموار بکرێتەوە یەکێک لەو خاڵانی کە باز دەکراوەی کە سەرۆکی هەرێم دەبێت لە پەرلەمانەوە هەڵبژێردرێت واتە تۆ لە قسەکانە دوا دەرکەوت کە ئەمە هەڵەیە ئەستەن باشترە لەوەی کە لە ڕێگەی خەڵکەوە هەڵبژێردرێت بۆ ئەوەی خەڵکانی تر خەڵکانی دەرەوەی ئەو حیزبەی کە براوی پەرلەمانیە دەتوانێت خۆی کاندید بکە بۆ سەرۆکی هەرێم ئێمە دوو بابەت هەیە بابەتیشان باسی ئەومان کە لە نمونەی ئەمریکامانێ ناوەکو سیستەمی هەڵبژاردن دیارە نمونەی تریش زۆرە جەوهرەکەی ئەوە بوو کە ئاڵین مادەم پرۆژەی دەسووری هەرێمی کوردستان نەخراوەتە دەنگدانەوە و گریمانەیەشی بەهێزەیە بۆ هەموارکردنەوەی یەکێک لەو بابەتانی کە ئەتوانرێت بێتە باس و ئەمە پێشنیارە بریتە لەوەی کە کاتەکانی وادەی هەڵبژاردن لە ناو دەستورەکە بە جۆرە بچەسپێنین
کە هەڵبژاردننی سەرۆکی وڵات لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمان بۆ پێکێنانی حکوومەت دوو کاتی جیاواز بن ئەمەش بۆ ئەوەیە کە ژیانی دیموکراتی وڵاتەکەمان بە قۆناغێک کاتێپەڕێ کە بریتێ لە پرەنسیپی لێپرسینەوە و چاودێریکردن ئەم پرەنسیپە بێتە ناو ژیانی چوارچێوەی دەستوری سیاسی وڵاتەکەمانەوە وڵاتەکەمانە ڕابڕۆ قۆناغێکی ئارامگیری دیموکراسی ڕاستەقینە. خاڵێکی تر ئەوەی کە تۆ باست کرد بابەتێکی ترە ئەویش ئەوەیە کە لە کوردستان مشتومڕێکەیە لەسەرەوەی سیستەمی سیاسی هەرێمی کوردستان سیستەمێکی سەرۆکایەتی بێ یا سیستەمیشی پەرلەمانی بێ. لەم بابەتەیە کۆمەڵە هەڵە ڕوویاوە. یەکەم سیستەمی سەرۆکایەتی شێشەکە لە سیستەمە دموکراسیەکان، سیستەمی پەرلەمانیش بە هەماشەوە سیستەمیشی دموکراسیە. واتە ئەگەر تۆ بووی بە سیستەمی سەرۆکایەتی مانایوانی بووی بە دیکتاتۆری. بەڵام ئەمێنێتەوە سەرچی ئەمێنێتەوە سەر ئەوەی هەر وڵاتە کولتوری سیاسی وڵاتەکەی کام لەم سیستەمانە بۆ ئەو گونجاوترا. بۆ نمونە بۆ گەلی ئەمریکا سیستەمی سەرۆکایەتی گونجاوە و دیموکراسیشە. بەڵام سروشتی کۆمەلگای کوردستان بەهۆی ئەوەی ژێرخانێک و ئەزممویشی باشی دیموکراسی نیە ئەوەی تێبینی ئەکرێت زۆرینەی ڕابۆچوونەکانی خەڵک لەگەڵ ئەوەیە کە سیستەمی هەرێمی کوردستان سیستەمیشی پارلەمانی بێت و مێژووی سیستەمی سەرۆکایەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مێژوویشی ئیجابی نەبووە، ترسێکەیە لەم مێژووە. جەوهرەکە ئەمەیە سیستەمی پەرلەمانی و سیستەمی سەرۆکایەتی بەوە جیا ناکرێتەوە شێوازی هەڵبژاردننی سەرۆک چۆنە. ئەگە سەرۆک ڕاستەخۆ گەل هەڵی بژارد مانای وایە سەرۆکایەتیە، ئەگە سەرۆک پەرلەمان هەڵی بژارد مانای وایە پەرلەمانیە. ئەمە هەڵەیە کە بەداخەوە زۆرەکرێت. من زۆر بەلامەوە گرنگە کە ئێوەکو دەستگاکانی ڕاگەاندن ئەم هەڵەیە لە خەڵک بگەن. سیستەمی پەرلەمانی لە ڕێگەی دەستورەوە دیاریەکرێن نەک لە ڕێگەی شێوازی دەنگدان. ئەویش بە چی ئەکرێت؟ بەوا ئەکرێت کە فەرماندەی هێزە چەکدارەکان بە ئاسایش بە پۆلیس بە سوپا بە هەموو پۆلن بەندی هێزە سەربازیەکانەوە ئەبێ لەژێر دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بێ کە پەرلەمان هەڵی بژاردووە نەک سەرۆکی وڵات. ئەمە یەک. دوو، سەرۆکی وڵات مافی هەڵوەشانەوەی پەرلەمانی نەبێت. ئەم دوو بنەما سەرێکیە بە حاڵی جاکەرەوە ئەزانرێت لە نێوان سیستەمی پەرلەمانی و سیستەمی سەرۆکایەتی. جا سەرۆکی وڵاتەکە ڕاستەخۆ هەڵەبژێرێ ناڕاستەخۆ هەڵەبژێرێ ئەمە نرخی سیستەمەکە ناگۆڕێ. خاڵیشی تر ئەگەر ئێمە لە دەستورە ئەوە بچەسپێنین فەرماندەی هێزە چەکدارەکان لەلای ئەنجومەنی وەزیران بێت و سەرۆکایەتی هەرێم مافی هەڵۆشانەوەی پەرلەمانی نەبێت ئەمە گەرنتی ڕاستەقینەیە کە سیستەمی سیاسی وڵاتەکەمان پەرلەمانیە. بۆ شێوازی دەنگدانەکە ئەو پەیوەندی بە یاسا هەڵبژاردنەوەیە بە پێچەوانەوە ئەگەر ڕاستە خۆ بێت دەرفەتەیە بۆی تاکە کەسیش خۆی هەڵببژێرێ و چەندەها خەڵکی بێلایەن و سربەخۆ ئەگەر بۆ ئەم خۆناخەشت دەرنەچێت تو خۆ دو دەستور بۆ 4 ساڵدانانی ڕەنگە 10 ساڵی کە خەڵکیشی بێلایەن کە سایەتیشی بەهێزی ئەم وڵاتە هیچ حزبێکیشی نییە خۆی بپاڵەوێ. بۆیە پەیامەکەمان ئەوەیە کە سیستەمی پەرلەمانی و سیستەمی سەرۆکایەتی بە شێوازی دەنگدانی سەرۆکەکەیەک لای ناکرێتەوە بەڵکو بە دیاریکردنی ئەو مادانە دیاری ئەکرێت کە لە دەستورە بیچەسپێنی سەرۆکی هەرێم یا سەرۆکی وڵات مافی فەرماندەی هێزی چەکدار لەلایەک لەلایەشی تر هەڵۆشانەوەی پەرلەمانی نەبێ و ئەمە بدرێت بە ئەنجومەنی وەزیران یعنی هێزی چەکدار مەبەست. بەڵێ کاکاوڕێ ئەو سیستمی ئێستا لە هەرێمی کوردستانە پەیڕۆ دەکرێت چ وەکو هەڵبژاردن چ وەکو ئەوەی کە دەوترێت سیستمی حکومڕانی سیستمی سەرۆکایەتی یاخود پەرلەمانی سیستمی هاوشێوەی چ وڵاتێکە. لە ڕاستی ئەمە ئێمە پەیڕەوەکرێت لە عێراق بە شێوەیەشی گشتی و هەروەها لە هەرێمی کوردستانیش وەکو سیستەمی هەڵبژاردن وەکو پێم وتی سیستەمی هەڵبژاردننی ڕێژەی نوێنەرایەتیە واتە تەمسیلی نسبیە لە بەشێک لە وڵاتانی دنیا ئەم سیستەمە پێڕەوەکرێت ڕێژەیەک لە دەنگدەر سیستمێکی دروستە وەکو سیستەم وەکو پێم وتی لە دنیا منەمەوێت ڕوونکردنەوەیشی بچکۆلە بە لە دنیا چەنەها سیستەمی هەڵبژاردن و چەنەها سیستەمی سیاسی هەیە. نمونە بوێنمەوە سیستەمی پاشایەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سیستەمیشی داپڵۆسێنەر و ستەمکار و نادیموکراتە. بەڵام وڵاتی وەکو هۆڵەندە سیستەمیشی پاشایەتیە بەڵام سیستەمی پاشایەتی هۆڵەندا سیستەمیشی پاشایەتی دەستوری دیموکراسیە واتە کێشەکە لە سیستەمەکانە نین کێشەکە لە دەستور و کولتوری ئەو وڵاتەیە. لە دنیا چەندەها سیستەمەیە سیستەمی سەرۆکایەتی هەیە سیستەمی پەرلەمانی هەیە سیستەمی پاشایەتی هەیە پاشایەتی دەسەڵاتداری ڕەها هەیە پاشایەتی سنوورداری دەستوری هەیە. ئەمریکا سەرۆکایەتیە بەڵام دیموکراتیە. مصریش سەرۆکایەتی بوو بەڵام مصر دیموکراتی نەبوو. پەیوەندی نەبوو بە ئەوەی کە ئێمە کام لە مۆدلانە ئەگەر ئەم مۆدلەمان هەڵبژارد ینی بە دووی ناونیشانی مۆدلەکان بکەین بەڵکو ئەبێ بە دوو ناوەڕۆکەکەی زەمینە سازکەین کۆڵەکەکانی پاراستنی سیستەمێکی دموکراسی. زۆر باشە کەواتە لە هەرێمی کوردستاندا تا چەند زەمینە لەبارە وەکو خۆت ئاماژەت پێکرد تا چەند زەمینە لەبارە بۆ ئەوەی سیستەمی هەڵبژاردننی بۆ نمونە ئەمریکا بە نمونە وەربگرین ئەو سیستمی لە ئەمریکا پەیڕەو دەکرێت بگوێزینەوە ناو هەرێمی کوردستان. دیارە بەداخەوە لە کوردستانە حیزبە سیاسەکانی ئێمە بە شێوەیەکی گشتی ئەمەی من ڕخنەیەکی سیاسیە لە حیزبێکی دیاریکراونیە بەڵکو ڕخنەیە لە کولتوری سیاسی ئەم وڵاتە.
حزبی سیاسی ئێمە فێری قەرزاری دیموکراسی نەبووە لەبەرەوەی هێزێک بووە لە غەباتی نیشتیمانی و شۆڕژگەڕیەوە هاتووە هێزێک بۆ زادەی هەلومەرجی کۆمەڵایەتی و ئایدۆلۆجی بووە تەماشا بکە ڕۆمنی ئۆباما لە دەرگای ماڵ بە ماڵەیە ئەڵێ دەنگێکم پێبن ئەوەتان بۆ ئەەکەم ئەگەڕێ هەرچی سیستەمی دنیای بیری لێکاتەوە بەڵێنەدا چۆن سیستەمی ئابووری بگۆڕێ چەنەها شارەزا و خوبەرایەنێ مژدایە بە گەلی ئەمریکا چی بکە ئەم کولتورە لای ئێمە نییە بۆیە حیزبەکانی ئێمە لە ململانی سیاسیە ناگەڕێن بە دوو ئەو خاڵت جەوهریانەی کە بابەتێکن بۆ گۆڕانکاری ڕەگوڕیشەی سیستەمی سیاسی وڵاتەکە بابەتی سیستەمی هەڵبژاردننی یەکێکە لە کلیلەکان وێشێکە لە کەرەسەکانی پرۆسەی چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستان ئەگەر ئەمانەوێت چاکسازی بنەڕەتی سیاسی لە هەرێمی کوردستان بکەین ئەلفبای ئەم پرۆسەیە بریتێ لە پێداچوونەوە بە سیستەمی هەڵبژاردن و ئەبێ بگەڕین بزانین کام لەم سیستەمانە لەگەڵ هەلومەرجی ئێمە گونجێ بەڕای تایبەتی من ئەمە بچوونی کۆمیسیۆنیە سیستەمی نوێنەرایەتی ڕێژەیی لە هەرێمی کوردستانە سیستەمێکی تاقیکراوەیە پێویستەکە ئەو سیستەمە تێپەڕێنین و مادەم دەستوری هەرێمی کوردستانیش پێشکەش نەکراوە پێویستەکە بە دوو شێوازیشی دیکە لە سیستەمی هەڵبژاردن گەڕین ئەوەی پەیوەندی بە سەرۆکاتیەوەیە ئەوەی پەیوەندی بە هەڵبژاردننی پەرلەمانەوەی بەڕای من گەرنگترین و جەوهریترین خاڵ کە ئەمە بێ زۆر بەوردی ئیشی لەسەر بکەین نابێ هەڵبژاردننی سەرۆکاتی و پەرلەمان لە هێکاتا بێ کە پێکەوە بوو ینی معادلە سیاسیەکە بە مجرڕەدی مێنێتەوە ئەگەر حیزبی ئەلفی باتەوە پەرلەمانی شەباتەوە حکوومەتی شەباتەوە سەرۆکی شەبات کە دۆڕانی هەرسیشی ئەدۆڕێنێ ئەوێ بە جۆرێک لە احتیکاری سیاسی بەڵام ئەگەر کاتەکانیان جیاواز بوو من ئەمڕۆ دەنگدەرێکم دەنگم داوە بە حیزبی ئەلیف سەرۆکەکە هی ئەوە دوو ساڵیکە بۆ چوونمە گۆڕێ سەرۆکەکە هەری حیزبی ئەلیفە بەڵام پەرلەمانەکە بۆ بێ حیزبێکی تر ئەمەیە جەوهری تاقیکردنەوەی دیموکراسی بەڵێ کاکەوڕە دەمەوێت دو پرسیار زۆر بە کورتیەوە بپرسم بە بۆچوونی ئێوە تا چەند گونجاوە کە حیزبە کوردەکان لە ناوچە جێناکۆکەکاندا بە لیستێکی کوردی داببەزن دیارە بێگومان منە بێ لێرە داوای لێبوردن لە ناونیشانەکەی خۆم کەم لە بەرەوەی من بەڕێوەبەری گشتی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانم من نابێت بە هیچ جۆرێک وەڵامی و پرسیاری تۆ بدەمەوە بەڵام وەکو هاوڵاتیەکی کورد ئەمەیان لە دەرەوەی سروشتی کارەکەم وەکو بەشێک لە ممارەسەکردنی ئازادی ڕادربڕین بێگومان ئێمە وەکو نەتەوەیە کە کێشەیەکی نەتەوایەتیمانەیە بەمانە نەتەوەیەکەی نەک گومانیتیانە بەڵکو ئەبێ نەک دوو حیزب و سێ حیزب کوتلەی کوردی چۆن ئێستا کوتلەکانی دیکە بەداخەوە هەڵبژاردننی ناوچە جێناکۆکەکان هەڵبژاردننی تاقیکردنەوەی دیموکراسی نییە بەڵکو جۆرێکە لە ڕاپرسیەکی سیاسی تائیفی قەومی واتە هەڵبژاردن نییە بە مانای کۆمەلگای ئەوروپی بمانای هەڵبژاردننیش ئاسایی بۆ ئەوەیە کە ئێمە نوێنەرەکانمان هەڵبژێرین بۆ ئەوەیە کە خەڵکانە ببن بە نوێنەری ئێمە لە شێوەی گرێبەستێکی کۆمەڵاتی حکومڕانی دروستکەین بەڵکو بۆ یەکلایەکردنەوەی مەلەفە ئالۆزە قەومیە تائیفیە ئاینیە ئالۆزەکانن ئێمە ژوەکو نەتەوەیە کێشەی نەتەواتیمان یەکلایی نەبوتەوە لە هەموو خاشی داژیکراوی کوردستان لە کەرکووک لە دیالا لە مووسڵ لە هەموو ئەو ناوچانە ومێدمان وایە و خەڵکی کوردستانیش ومێدی وایە کورد بە یەکشت ئەوەی پێوترێ کوتلەی کوردستانی و نازنامی کوردستانی هەمیان کۆ بکاتەوە و ئێمە لەو خەسارەتە گەورەی کە لە ڕابردوو توشمان بوو لە ڕاستیان ڕزگارمانە بێ و منە مێ زانیارێکی شت پێ بڵم لە هەڵبژاردنەکانی ڕابردووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەگەر دەنگەکانی کوتلی عەربی کۆ بکەیتەوە لە پارێزگای کەرکووک بە بەراورد بە هەموو دەنگەکانی کورد بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتیشەوە دەنگەکانی ئەوان زۆرتر بوو ئەمە زەنجێکی مەترسیدارە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئێمە ڕاپرسی بکەین لە کەرکووک لە ڕاپرسیەکان نایبینەوە ئەمە پەیوەندی بە چارەنووسی نەتەوەیەکەوە هەیە بۆیە زۆر گرنگە لەم بابەتە بە وریایی و هەسوکەوت بکرێ کورد هەر هەمووی لەو ناوچانە یەک لیستی یەکگرتووی هەبێت زۆر باشە بە نمونە هەڵبژاردننی ڕابردوو وەربگرین ئێستا کورد لە پەرلەمانی عێراقدا 6 کورسی هەیە لیستی عێراقیش بە هەمان شێوەوە عەرەبەکان 6 کورسیان هەیە ئەگەر ئەم جارە لە ناو کەرکووکە دیارە کە نوێنەراتی شاری کەرکووک دەکەن ئەگەر ئەم جارە کورد بە یەک لیست داببەزێ لە کەرکووک بە یەک لیستی کوردی و هەموو حیزبە کوردیەکان پێکەوە داببەزن پێ دوایە تەغیر دەبێت لە ڕێژەی کورسیەکاندا لە پەرلەمانی دڵنیاییەوە ئێمە لە هەڵبژاردننی ڕابردووە بەهۆی ئەوەی کۆمەڵە حیزب ناتوانانی کورسی بەدەستبێنن دەنگەکانیان فەوتا بۆ لایانی تر ئەژمارکرا ئەو دەنگانە ئەگەر هەمووی کۆ بکەیتەوە لە یەک لیستە دەنگەکانی ئێمە زۆر زیایەکە کورسیەک تقریبان زیایەکە ئەمە لە لایشی تر هەریشێک لەو حیزبانە کاریگەریشی دروست کرد بوو ئەو کاتە ئەگەر ئێمە یەکوت لەبین ئەبێ بە جەژنێکی نەتەوایەتی دەنگدەری کوردی کەرکووک هەمووی ئەڕوا بۆ دەنگدان بە پێچەوانەوە ڕەنگە ئەگەر حیزبێک بێت تەنها هەوادارانی ئەو حیزبە ئەڕۆن بۆی کامپینکەن بۆ حیزبەکەی خۆیان لەلایەکی تر ئەگەر ئێمە یەکوت لەبین لەوێ بە تایبەتی ئەگەر بەختی ئەوە هەبێت بەمانە ئینتیخابیەکەی پێ ناچێت ئەم جارە لە کەرکووکا کوتلی عەربی بتوان هەرمیان بە یەک پێکاتە بەشداری بکەن وە گرنگتریش لەمە
ئەگەری ئەوە هەبێت ئێمە بتوانین لەگەڵ برایانی تورکمان بەهۆی ئەوەی ئێستا هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا پەیوەندیەکانی بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر گۆڕاوە لەگەڵ کوتلەی تورکمانی بتوانرێت هاوپەیمانەتیەک بکرێت وەکو کوتلەیەکی نیشتیمانی کوردی تورکمانی ینی ئەمە نرخێکی استراتیژی گەورەی هەیە نەکە لە ڕووی ئینتیخابیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی مێژوویەوە کە کورد و تورکمان بە شەریکی کەرکووکی کورد و تورکمانە ئەوە بەمانای ئەوە نا خەڵکی تر لەو شارە مافی پێشێلەکرێت بێگومان ئەگەر بێتەوە سەر کوردستانی ژەڵێ ڕەچاوی تایبەتمەندێتی بەڵێ وەکو دوا قسەت بە کورتی دەمەوێت پێم بڵێ چی بکرێت بۆی لە هەرێمی کوردستاندا سیستمێکی هەڵبژاردننی تەندروست بەدەست بێنین ومێدم وایە پەرلەمانی کوردستان و هەموو کوتلەکاری پەرلەمانی کوردستان لە ئێستاوە دەست بکەن بە کۆڕ و کۆبوونەوە کۆڕ و کۆنفراس خەڵکی شارەزا لەم بوارەیە کۆبکەنەوە کاتی خۆیەتی کە بیل لە سیستەمێ بکەینەوە کە جیاواز بێ لەم سیستەمەی ئێستا پێڕەوێکی بەڵێ هاوڕێ تۆفیق بەڕێوەبەری گشتی ئۆفیسی سلێمانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان زۆر سپاس بۆەوەی میوانی ستودیۆ NRTV سپاس دەکەین ئازن NRT تا چاپێکەوتنێکی دیکە شاد و ئاسوودە بن زۆر سپاس